دەکرێتەوە بۆیە دەڵم وا دیارە ڤیدیۆیەکە خلاص بوو یان خلاص دەبێت جێگام نییە ئەگەر خلاص بوو ببورن کۆتر یا بۆ ئەوە حوتی دەگرێ یان تۆ بە زمانی سۆرانی تۆ یعنی ئەتۆ یا مەسەلەن نامۆ کەلیمەی نامۆ بەڵام ئەمن دیچوومە کابرا کەلیمەی یعنی ئەوەندە بێئینساف بوو ئەوەندە بێئینساف بۆ خۆی پێ هونەرمەندە خۆی پێ شۆڕژێرە دان ساڵ خەبات و شۆڕشی کردووە دە کەلیمەکانیدا دەنووسێ کوردستانی دەنووسێ کوردستان حوتی بۆ دادنێ پێی وایە چون حوتی بۆ داناوە ئەوە دروستە و ئەوە کوردیە مەسەلەن کوردستان حوتی بۆ ئەوە نابێتە کوردستان ئەوە دەبێتە کوردستانمان نییە شاید فارز ئەوەی بڵێن بەڵام فارز بە شێوەیەکی دیژی دەنووسن ئەوە دەبێتە کوردستان غەڵەتە کەوا بوو ئەو حوتەی وەلا دەبین ئەوە دەبێتە کوردستان کە زۆری دووەمە کوتم حوتی ناگرێ چاو کوردستان کەوا بوو ئەمە ئەو ئۆیە یا هەمان زەممە دە عەرەبی و فارسیدا دە کوردیدا حتمما حوتی دەگرێ ئەگە کەلیمەیەک جوین تەلەفوز کەن دە پێشدا کەلیمەکەی بزان ئەگەر زەممە بوو هەمان زەممەی عەرەبی بوو یا فارسی بوو ئۆی دەگرێ مەسەلەن کوتم کۆتر بۆ تۆ یان کەلیمەی شنۆ شارەکەی من شنۆ حوتی دەگرێ شنۆ چونەمەوا دەڵێن شنۆ شکاکەکانی لای مە هەرچیەکان ناڵێن شنۆ دەڵێن شنوو کەوا بوو ئەگەر بمان هەیە بە زمانی شکاکی بینووسین ئەو دەمی حوتی شاید نەگرێت دەبێ ئەمەوا بنووسین جا پەیوەندی بەوەی هەیە چۆین دەڵێن هندێکان دەڵێن شنوو هندێک دەڵێن شنوو ئەگەر زۆری ئوویەکەی زۆر دوور درێژکردنەوە ئەوە شنوویە ڕەنگە شکاکێک ئەوا بووێ بەڵام باز لە سۆرانی دەکەین یان باز لاوانەکرد ئەوە تەلەفۆزێکی دیکەیە ئەوەی شکاکی یان هەرکەکانە وەلی ئەمەگە بنەوێت سۆرانەکان بڵێن شنۆ ئەوە نەنووسین شنۆ یان مەحۆ ئەم نێوەکەی دی ئیوادەڵێن مەحۆ یان بڵێن نێوی شارەکانی کوردی دەی لە نێوەکان بگذێ ڕەنگە من ئەوە بیرم نێتەوە بەڵام کەلیمەیەکی بەنێوبانگ سمایلاغای سمکۆ ئەوا دەنووسێ سمکۆ حوتی دەگرێت چون ئۆیە ئەوە دەڵێن سمکۆ سمایلاغای سمکۆ کەوا بوو ئەمە ئەوانەمان خوێند ئەوە خلاص دەبێت زۆری لەسەر ناڕۆم بۆی کە ماندوو نەبن ئەوە بوو لە وەسەت و لە ئەوەڵێ ئەو جوورەیە لە وەسەتی و لە ئاخیرە ئەو جوورەیە ئەوە بوو دوای ئەو جوورەیە لە ئەوەڵەکەی ئەو جوورەیە لە نێوەڕاستێ ئەو جوورەیە لە ئاخیرێش ئەو جوورەیە ئەوە ئۆش ئەگە بڵین جا من ئەوەشم لە بیر چوو پێتان بڵێم لە ئەوەڵێ ئەو جوورەیە لە نێوەڕاستێ و لە ئاخیرێش ئەو جوورەیە هەر واوێک کەو حوتی دێت سەرێ لە ئەوەڵێ ئەو جوورەیە لە ئەوەڵی کەلیمەی کەوا بوو لە ئەوەڵی کەلیمەی ئەو بڕێک دوور و درێژن چاو ئەو هەمزەی دەگەڵە جا دوای حرفەکەی ئەسلی دەگرێتەوە هەمزەیەک پێوەنووسا و دوای واوەکە هەمزەیەک دوای ئایەکە کەوا بوو مەسەلەن لە ئەوەڵی کەلیمەی وەک چی با نمونەیەکیشتان میسال بۆ بێنمەوە
لە ئەوەڵی کەلیمەی وەکو ئۆمەر ئۆمەر دزەی ئەمە دەبێ ئەوە بنووسین ئۆمەر ئۆمەر دزەی یان حاجی ئۆمەران حاجی ئۆمەران ئەوە دەنووسێ حاجەکەی کە ئەگەر لێوە دەرخەین حاجی ئۆمەران ئۆ لە ئەوەڵی کەلیمەی ئۆمەران یان تایفەیەکی هەنا بەنێوی ئۆمەر بل ئۆمەر بل کە پێم وایە ئەمە لەو تایفەینەوە دەڵێن ئەوەش بیستومە ئۆمەر بل یان بڵێن کەلیمەیەکم ئێستا ناتەوە یاد بە ئەوی دەست پێ بکە ئەو جوورە بەرحاڵ ئەگە وشەکە دەستی پێکرد بە ئەوەڵەکەی ئەوەیە جا بۆیە ئەمن تکام ئەوەیە پێتان وان نەبێت لە هەر جێگایەکی کە ئەو ئۆیە حوتی لەسەر بوو کەلیمەکەتان هاویشدا جملەکانتان هاویش ئەوە کوردیە زۆر جێداخە زۆربەی خەڵکەی هەروە فکر دەکاتەوە ئەوە بەشێک بوو لە فێرکردنی زمانی کوردی هەوڵ دەدەم ڤیدیۆکانی ئیدامە بدەم ببورن زۆر ماندووم ئەمیش کاتم نییە بەڵام ئەوەی وەکو خزمەتێک یعنی پێم خۆشە ئەو بەشەم هەبێ ئەگەر چی ڕەنگە لە ئینتەرنێتیدا زۆر هەبێ بەڵام هیوادارم دۆستان و هاوڕێیانی من بۆ هاوڕێکانیان بنێرن هێوادارم هاوڕێیانی هاوشاریم یان ئەو کەسانی لەو شاری لەگەڵم دەژین هاوشاری خۆ من کوردن لە دەرەوەی وڵاتن بە تایبەتی پامەکانیان بەو زمانی دەنووسن خلاص ئەو کەسانی پیان خۆشە ڤیدیۆکەی بڵاوکەنەوە خزمەتێک دەبێت بۆ نەتەوەکەمان بە زمانەکەمان ئەم پێم وایە ئەگەر خزمەتێک بە زمانەکە بکەین زمانەکە بمێنێ خزمەتێکی زۆر گەورەی سیاسیم کردووە لەبەرەوەی کە ڕۆژانە دەڵێ هەر ڕۆژانە چەند زمان لە بناو دەچن بەڵام زمانی کوردی بەخۆشیەوە بە هەوڵ و هیمەتی خەڵکی مە کە بە گۆرانی و شێعر و سرود و هەموو شتێک پاراستویانە کتێبوو نووسراوە زمانی مەهەر لە گەشەبووندا بۆیە هیوادارم ئەمیش خزمەتێکی چووکەم کرد بێ ڕۆژێکی خۆش ڤیدیۆکانم ئیدامە دەدەم